ڕۆژی وایە جمعە و شەمەژیشمان پێکەن. باشە ئەو موچەی کە وەری ئەگریت ژێوی ژیانە دابینەکە نە بڕواکە بەشی ئەگەر دەست پێ نەگری بەشی کارەبا ڕووناکێک ناکە. 17 ساڵە خزمەتە بە 450,000 وەرەگرت. سەلام عەلەیکوم. حواڵە دەمو باسە چۆنە؟ سەر چاوم یاخوا بێەوەی بی. ساعت چەندە لە ئیشی؟ وەڵی لە سعات 8 بەیانیەوە ڕۆژی وایە 5 ئێوارە ڕووینە. 5 ئێوارە. ئارە بڕواکە. ئەی ئیسراحەتی شتێک. ئیسراحەت وەکو ئیسراحەتمان پێە ئەویش ئازایی کاکتوانایە. ئەمجا ڕۆژانەمان هەبوو جاران ئێستا وا بزانم ڕۆژانەشمان نیە. داوا لە خاینەکەین ئەو پشتیوانیمانەکە بەس داوای لەکەین موچەیەکمان بۆ بڕێتەوانێ وەکو ڕۆژانە وەکو ساڵی زیافی. شەمە تاکەی داوامتانێ شەمە تا پێ شەمە ڕۆژ ئیسراحەتانەیە. ڕۆژی وایە شەمە و جمعەش ئەوە کاکتوانە ئازانە کاکتوانە مدیرمانە. ڕۆژی وایە جمعە و شەمەژیشمان پێکەن. جمعە و شەمەش لەبەرەوەڵێ جادەکە قەڵباڵغەیان ئەمڕۆ دەوام نییە بەشکم ئەم قیرێتەوەکەین. ڕۆژ وایە جمعە و شەمەش ئیشمان پێکەن. چەند ساڵە خزمەتە هەیە لە شاری مایل چەنە؟ مایدم 66. 1966. بەڵێ بەڵێ. ئەوە نەماوە خانشی. ئارە وەڵاوە نەماوە. باشە ئەو موچەی کە وەری ئەگریت ژێوی ژیانە دابینەکە نە بڕواکە بەشی ئەگەر دەست پێ نەگری بەشی کارەبا ڕووناکێک ناکە. بەش ناکە. ئارە بڕواکە 360,000 بۆ هاتۆ تەوانێ ئەیتم موچە چیەمێنێتەوە. چەند مانگ؟ هی دوو مانگێک گوتیان پاری مۆلی دەبن ڕووناکی تۆزێ هینی کردووە نابێ. ئەو مانگەشمان بۆ هاتووە کە مانگی سێ بوو کە کارەبای مۆلی دەستمانە دوو مانگ کارەبا ڕووناکیەکەشمان بۆ هاتووە. باشە منەوەی کە بەردەوام بیستومە ئەو کەسانی کە لە شارەوەی داوامەکەن موچەیان کەمترە ئەم موچەیە واکە کە تۆ بتوانی ژیان دابینکەی. من 24 ساڵ خزمەتم هەیە ئێسش پێ پێی دابینکرد نابێت ئێوەکو شتێ پێ ڕاهاتوین قەنەعاتمان پێ هەیە ئیشەکەشمان ئیشێکی هینی پیاوە ئیشێکی ڕێک و پێکەکەین ئیشەکەین بۆ میلەت بۆ هەموو بۆ ئەم جادەیە چاکەین بۆ میلەت. ئێمە وڵێ ئێمە هەچێکمان توانین لە توانەمانە ئیشەکەین ئەوەش یارمەتێکمان بن. گوزەرانتان چۆنە؟ وڵای گوزەرانتمان باش نییە. باش نەبەخۆ خانووی خۆتە؟ خانووی خۆمە خانەکە هینێکە 75 مەترە 42 مەتری تاپۆیە بەناو خۆمە لە مەڵکەنی من ئەوی ترم بۆ تاپۆ نەکراوە. ناوەڵا 30 مەتر ماوە تاپۆیکە. باشە ئەو موچەیەکە دوا ئەکەوێت ئەو کات کەمیشە. ئەگەر لە کاتی خۆیانمانێنە بەشمانەکە قەنەعاتی پێگەن ئەگەر لە کاتی خۆیان بمانەنێ ئەلەوەڵا بەشمانەکە ئەمە گە لە کاتی خۆیان نەمانێنە کاکە تۆ 40 ڕۆژ جارێ کارەبا بێ ئاو بیت و خانەخوازە نەخۆشێکە بێ وڵای تر بەش ناکە. ئەگەر سەعاتی زافی شتێکمان بۆ بکەن هەتا ئەگە موچەکەش تۆزی تا ئێستا ئەم ساڵ بۆیان نەکردووە 2 مانگەی شەکەی تا ئێستا هیچیان بۆ نەکردی بە ساڵان باش بوو یارمەتێکیان یاین ئێستا وا جارێ هیچ دیار نەیتر نازانی. دوای دەوام ئیشی ترێپی یەکرێ فریاکەوی نە بەخوا فریان ناکەوی نە بەخوا فریان ناکەوی بەخوا دەری تۆڵێ ئەگەر خوا یارمەگە خوا یارمەتی کەنا نەخۆشێکە بێ بەشی کارەباکە و ئایدەکەی ناکە ئەو معاشەکەیمەوە دی بۆ تاعینیشی گرێبەستی نارەوەڵا تاعینیشی ئەندازات دەری تۆ فەرمی هەنێ خزمەتمان هەیە تازە پێش و بەلاوە هینا ئەڵی دەستی لێ هەڵگەرم و تازە هەچۆنی بێ با بڕین لەگەڵ ئەگەر خانشین بی بەتەمای چی بکەیت؟ وەڵی بەتەمای خوای گەورم لەشم ساکە لەشم ساکە ئەیتا هەر بەتەمایەوە مەجنا تازە من دوای خانەرچی چی بۆ کرێ هیچم بۆ ناکرێ نەبرواگە. باش ئێوە بۆ موچەکانتان ئەمەنە کەمە ینی ئیسمیەکەیەتی یا چیەتی؟ هیچ شوێنێ وەکم دایرە شارەوانە نییە. بەسکلۆمان وەساوە لە 2004 تا ئێستا پلەوەزنەوەمان بۆ نەکراوە ئێتر کاکە من بە 120 ناتاین 120 ناری سویسری ئەو کاتە کە تاین 25 ساڵ خزمەتم هەیە 5 ساڵ پێشمەرگایەتیژم هەیە ئێتا هەیسەیەتر هەرەوە ماژەکەشم بەخوا 650 وەرەگرت 50کەم لێ بڕن 54,000 لێ بڕ نازان بۆچیەوە لە تۆ کەمتر وەرگریە؟ لە وڵاتیایەتی هەر وڵاتیاتی 450 وەرەگە هەیە 500 وەرەگە هەیە 30,000 وەرەگرت ئارە بڕواکە 24 ساڵ خزمەتم هەیە. لەمەی تۆ کەمتری تایە؟ ئارە وڵا کەمتریشی تایە. چەنە؟ ئەمانە 450 وەرەگرت. کاتی 17 ساڵە خزمەتە بە 450,000 وەرەگرت. یعنی تۆ گرێبەستی؟ گرێبەستم. 7 ساڵ گرێبەست؟ ئارە بەخوا 17 ساڵە گرێبەستم
450 وەرەگرم بە 2 مانگزاری شەبا ئەوە گومعسکە دادیوە پێش بەوە ناکەمێ بیڵێن توانەیە نیشتان ماوە واللهی زۆر زەخە لە خۆمانەکەی دەینا ئەوە تاوە تەمەنێک و لە قاز و قورمان نەماوە